زمانی هیوا جەمالم ڕووداوی ئەمڕۆتان پێشکەش دەکەم جەڤادی گشتی بزوتنەوەی گۆڕان تاوەتوێی دۆخی دوای گشت پرسی کرد یەکێک لەو بژاردانەش خستیا بەرباست دروستکردنی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بوو چەند ڕۆژێکە بزوتنەوەی گۆڕان باز لە هەڵەشانەوەی حکوومەت و دروستکردنی ماوەیەکی ڕاگوزەر و حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دەکات دواتر ئەنجامدانی هەڵبژاردننی گشتی پلانی گۆڕان چییە بۆ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی چه ئامادەکاریەکی بۆ کردووە ئایا ئەمە دەبێت تا پرۆژەی بزوتنەوەی گۆڕان بۆ قۆناغی داهاتوو ئایا لەگەڵ هیچ لایەنێک تاوتوی کردووە ئەو حکوومەتە چۆن دەبێت کەی تێدا دەبێت و ئەندامەکانی چۆن دیاری دەکرێن ئەمە مژای ڕووداوی ئەمڕۆیە بە میوانداری بەڕێز کاردۆ محەممەد هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان ێوژتوان بەشداری بکەن لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لا پێیجی ڕووداوی خود پێیجی هیوا جەمال کاکاردۆ بەخێر بێ ڕاستەکەم ڕێگەی بزوتنەوەی گۆڕان چییە بۆ قۆناغی ئەوەی کە ناونراوە قۆناغێکی ڕاگوزەر بۆ دروستکردنی حکوومەتێکی با بڵین ڕزگاری نیشتیمانی تعریفی ئەم قۆناغە چییە بۆ ئێوە؟ گۆڕان وەک هێزێکی سیاسی لە هەموو قۆناغەکانە هەڵوێستی ڕاشکاوی خۆی هەبووە و بە تایبەتی ئێستا ئێمە لە قۆناغێکدانی دەتوانم بڵێم قۆناغێکی شکست لە مێژووی کورد ینی کەموێنەیە شکستە چکە لە هەلومەرزێکی جیاواز ڕوویداوە لەم قۆناغەدا گۆڕان بەهەستکردن بە بەرپسیارەتی و بە پێشتر کە ئێمە قسە لەسەر شەڕی گۆڕان دەکەین لەسەر قەیرانەکان کە لە کوردستان هەبووە شکستی ئەم دەسەڵاتە لە بڕیارەکانی ینی گرتنەبەری سیاسەتێک دەتوانین ناوی بنین سیاسەتی خۆوێرانکردن گۆڕان بەهەستکردن بەو پرپسیارەتە نیشتیمانیە و پەرۆشی هاوڵاتی خۆی و چارەنووسی میلەتەکەی نەخشە ڕێگای هەیە نەخشە ڕێگاکەشی هەر قسە نییە دەیەوێت بیکاتە کرداریش لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە ئامادەن ئەو پرۆژە قوبوڵکەن پرۆژەی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی هەمیشە لە ئاستی لە دنیاشە لە مێژووی وڵاتانیشدا بۆ نمونە لە فەڕەنساش کاتێ هەڕەشە ڕوبەڕووی وڵاتێک دەبێتەوە کاتێ قەیران ڕوبەڕووی وڵاتێک دەبێتەوە بەتایبەت ئێمە قەیرانی پێشترمان هەبوو ئێستا قەیرانی بەرگری و لە دەستدانی 150 خاچی کوردستان و کێشە و گرفتی گەورەتیشمان دروست بووە ئێمە لە کوردستاندا ئێستا پەرلەمانمان نییە پەچی خراوە تا پەنای بۆ بەرین دەستورمان نییە تا پەنای بۆ بەرین هەموو ئەوانە داوامان لێ دەکا ئێمە بەرەو هەڵبژاردن بچین بۆ ئامادەکاریەکی هەڵبژاردن و نەبوونی ئەو دەسەڵاتە شەرعی و یاساییانە باشترین بژاردە لە بەردەمی گۆڕان دروستکردنی حکوومەتی ڕزگاری نیشتیمانیە باشە چی ئەم حکوومەتە دروستەکە چۆن بڕیاری لێدرێ ئەم حکوومەتە لە خەڵکانێک دروست دەکرێن کە بەڕاستی ڕۆڵیان نەبێ لە تاقی نەکرابنەوە یا ڕۆڵیان نەبێت لەم شکستەی بەسەر میلەتەکە هاتووە و لەگەڵ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بە مانای چی دێ ینی چییە کۆکردنەوەی هەموو هێز و توانای میلەتەکەی لەم قۆناغا بۆ وەکو قۆناغێکی ئینتیقالی بۆ گەیشتن بە هەڵبژاردنە کە خەڵک لەوێ متمانە دەدا بە خەڵکەکە بۆ نمونە ئێمە لەم ئەمە چۆن ئەنجام درێنین لە ڕووی پراکتیکیەوە بۆ نمونە ئەم حکوومەتەی ئێستا چۆن لە کارەخرێ چۆن ئەو حکوومەتە ئینتیقالیە دەست بەکارە بێ بڵێ ئەم حکوومەتە ئێستا خۆی پرۆژەکە هەیە لەگەڵ سەرجەم ئەو لایەنە سیاسیانە قسە دەکرێت کە پێویستە تااقات و هێزیان هەیە بۆ ئەوی بێنە ناو ئەو پرۆژەیە ئەم حکوومەتە لە خەڵکانێک دروست دەکرێت کە خەڵکانی بڵین شایستن بۆ شوێنێک کە شوێنی متمانەی خەڵکە لەلایەنە سیاسەکان بۆ 6 مانگە کاتیە یعنی ئەمە جێگای هەڵبژاردن ناگرێتەوە 6 مانگ تا ئامادەکاری کردن بۆ نمونە ئێمە ئێستا پێویستمان ئەمەیەکە لە مشکلەکانمان ئێستا ڕوبەڕووی کوردستان بۆتەوە ئەم نەبوونی بنەماکانی دەوڵەتداریە یعنی بنەماکانی دەوڵەتداری چێ بەرپرسیارە لەم وڵاتە چێ بەرپرسیارە ئێستا بۆ نمونە ئەم حکوومەتەی بۆ نمونە ئەوەی کە باسیەکەن دەبێ ئەندامانی ئەم دەسەڵات و حکوومەتی ئێستایتیان نەبێت هەڵسوڕاوەکانی وەزیر و مەسەڵەن سەرۆک وەزیرەکانی ئەگەر ئەمانەیتیان نەبێت ئەگەر یەکێتی و پارتی بە قورسی بەشداری نەکەن چۆن وازهێنن لەم حکوومەتی خۆیان وی لە ڕاستیدا پێویستە هەموو لایەنە سیاسەکانی تیابێ هەموو تااقاتەکانی تێدا بێ ینی ناکرێت دیسان ئێمە تەجروبەتاڵەکانی ڕابردوو یا گوێنەدان و بێباشی لەوەی کە خەڵک هەموو هاواریە کرد لایەنە سیاسەکان کە ئەم جۆرە سیاسەتە نەتیجە تووشی شکستێکی گەورەمان دەکەوەکو ئەو ڕۆ تووشی کردین ئێمە کە دەڵێن
هەستکردن بە بەرپرسیارەتی هێز ئەمە لەژێر گوشاری شکستدایە لەژێر گوشاری ئەو هێزانەیە کە هێزی جەماوەر و متمانی جەماوەریان تێدا بەشدار نەبوون لە دەسەڵاتێک کە بەو ڕۆژەمان بگەینێ پێشبینی کراوە وتیانە کاکە ئێمە تووشی ئەم کارە ساتە دەبین بژاردەیت کەمان لە بەردەمایە پێویستە ینی لایەن چەندی لایەنی سیاسی ڕۆشنبیر وتراوە کاکە ئێمە دەکەینە دۆخی لەو بارە یعنی تۆ سیاستێک بگرێ بێت نەک میلەتەکەت خۆشت تووشی کارەسات بکەی ئەمە ناتوانێت ئەمە بتوانێت ئەم قۆناغە تێپەڕێت دۆخەکە قۆناغێکی مەسەڵەن بەم شێوازەیە ینی ئەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەم تعریفی ئێوە بۆم قۆناغە چییە؟ گۆڕان چۆن سەریم قۆناغاکە و تەنها بە دروستکردنی حکوومەتێکی ڕاگوزەر تێپەڕێ؟ بەڵێ ئەمە کاتێ هەموو لایەک لەسەر ئامانجی هاوبەشی نیشتیمانی کاتی ئامادە دەبن دەستبەرداری دەسەڵاتەکە بن و ئامادە دەبن ئەو حکوومەتە پێکەوە دروستکەن بۆ قۆناغێک بۆ منە ئێمە ئێستا یەکێک لە گرفتەکانمان کە ڕەنگە تۆی وەکو یەکێک لە ڕۆژنامە نووسەکان شاهیدی ئەوە بوو یەکێک لەو سەرکردانەی کە پێداگری زۆری لەسەر هێزی نیشتیمانی پێویستە بۆ کۆمەلگای ئێمە بۆ میلەتەکەی ئێمە کاگنۆشێروان بوو کە چۆن ئەو پایانە دادەمەزرێنین لەسەر زەمین بۆ ئەوی بتوانین ڕوبەڕووی هەڕەشە و مەترسیوگە ئێستا ئەمڕۆ دەرکەوت کە ئێمە کێشەی گەورەمان نەبوونی هێزێکی نیشتیمانیە کێشەی گەورەمان نەبوونی چەکدارێکە کە چەکداری ئەم وڵاتی کوردستانە هەموو ئەوان ئێستا زۆر تۆ دەیبینی لە ململانی و کێشەکان چۆن بەرپرسیارەتی دەخرێتە سەر حیزب لەبەر ئەوە من ئەم حکوومەتە نیشتیمانە دەبێ هەمومان کۆک بین ئێمە پێویستمان بە هێزێکی نیشتیمانی چەکداری وڵاتەکەمان هەیە ئێمە پێویستمان بە هێزێکی چەکداری ناوخۆ هەیە ئێمە پێویستمان بە حکوومەتێکی هاوبەشی نیشتیمانی هەیە ئێمە پێویستمان بە زەمینەیەک هەیە بۆ 6 مانگ ئەم حکوومەتە زەمینەی متمانە دروست بکاتەوە لەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ ئێمە پێویستمان بەوەیە کە ئیتر بتوانین لە تاریخی میلەتی ئێمە شکست زۆر بووە دووشت زۆر بووە و هەستانەوەش هەبووە چۆن دەتوانین هەستینەوە گۆڕان دەوێت پێشەنجی ئەم هەستانەوە بێت بەر لەوەی کە تۆ مەسەڵەن چارەسەرەکە ئەخەیتە ڕووی پێگومان تعریفێکە هەیە بۆ دۆخەکە کە ڕوویاوە نیە بە تایبەتی مەسەڵەن بۆ نمونە کەرکووک ینی بزوتنەوەی گۆڕان گۆشەنیگە بزوتنەوەی گۆڕان بۆ کەوتنی ئەگەر ناوی بنی کەوتن یان بەدەستەوەدان هەر شتێکی ناوبنی بۆ کەرکووک چییە؟ چۆن بیری لێ یەکەنەوە؟ چۆن تعریفیەکە؟ ئێمە پێمان وایە لە گرتنەبەری سیاسەتێک کە ئێمە پێشتریش توە لە قۆناغی پێشگرتنی ئەم دۆخەش قەیران و کێشە لە کوردستان هەبوو دوای ئەوە ئیتر کە درێژە درا بەم سیاسەتە و گوێ نەگیرە لە هاوبەشێتی هەموو لایەنە سیاسەکان لە بڕیارێک کە بە قازانجی نیشتیمان بێوە گوێ نەگیرە لەوەی کە دەرفەتی تر لە بەردەممانەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو ئامانجی هەمانە سەربارەت بە ئامانجی نیشتیمانی بەدیبێنین ئێستا ئێمە تووشی شکستێکی گەورە بوون لە قۆناغەکەدا ئەم شکستە بە لەدەستدانی 150 زیاتر لە خاچی کوردستانە کە کەرکوچیش دەگرێتەوە ئێمە پێویستە دان بەو شکستە بنێن اینجا بیر لە هەڵسانەوە بەلای ئێمە بوونی بەرنمەیەکە کە لە چوارچێوەیەکە دەستوری عێراق مافی کوردی داوە کە پەیوەندی بە کەرکوچیشەوە هەیە لە چوارچێوەیە کە بڵین نەتەوەیە گرتووەکان یا هاوپەیمانی نێودەوڵەتی تەفەهمی مافەکانی گەلی کوردەکە لەو چوارچێوەیە ئێمە خاوەن ئەو ئێمە ینی بەشێک دەبین لەو پرۆژەیە کە پێمان وایە لە ژێر گوشاری دۆخەکە کە قۆناغێکە هەموو لایەنەکان دەبێت تااقاتی خۆیان ئێوە ئێستا ئەوکو بسووتنەوەی گۆڕان ئەندامانتان بارەگاتان هیچتان لە کەرکووک ماوە؟ بارەگامان ینی ئەوکو ڕسمیت ماوە بڵێن بارەگامان چۆلکی چۆلی نەکردووە بەڵام ئێمە باسی ئەوە دەکەین ئەم کەرکووک تا سنووری خوار کەرکوچیش لە بەردەستی هێزی پێشمەرگە بووە ئیدارەکەی ڕاستەرم لەوە نیە ئێستا مەسەر لەم دۆخەی کە ڕوویاوە هیچ لە حەشدی شابی چۆتە سەر بارەگاکانی ئێوە مەسەلەن بارەگای هەندێک شوێن تاڵان کراوە سووتێنراوە ئەوانە من ئەوەی بیستمە ئەوەی کە قەزیەکە زۆرتر هێرشەکە لە دووز بوو بێ ینی سەبارەت بە کێشەکانی کە پەیوەندی بە ئەوە هەیە لە کەرکووک نەمبیستوە ئەو هاڵم نەبیستوە کە چوبنێتە سەر بارەگاکە بارەگا سیاسیەکان لە هیچ شوێنە بارەگای ئێوە سووتێنراوە یان تاڵان کرا نەمبیستوە لە هیچ شوێنێک لەوانە ینی من ینی بڵێن ئەو هەواڵم نەبیستوە کە بارەگای هیچ لایەنێکی سیاسی تاڵان کرابێ یان سووتێنرا باشە کەواتە یان ئەتوانین بڵێن بۆچی کەرکووک وای لێ هات بۆچی بەم شێوازە دۆخەکە کەوتەوە؟
دەتوانین بڵێن 26 ساڵە ئەم وڵاتە ئەم لایەنە سیاسیانە حکومڕانی دەکەن، حکومڕانیەکی دەکەن کە حکومڕانی بەڕێوەبردنێکی نییە کە شایستەی هاوڵاتی بی، بەڕێوەبردنێک نییە کە مافی هاوڵاتی بپارێزی، بەڕێوەبردنێک نییە کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە لە ڕاستەقیندا، بەڕێوەبردنێک نییە کە شایستەی خوێن و قوربانی گەلی کوردستان بێ، بەڕێوەبردنێکە بەڕێوەبردننی شخصیە حزبیە سیاسیە ئیتر بە ئابوووریەکەی، بە چەکداریەکەی، بە هەموو بەنەوتەکەی، بە هەموو شێوێک لە قازانجی حزب و بەرژەوەندی بووە تا ئێستا نەیانتوانی بەرنمەیەک دانێن کە لە ئاستی هێزی چەکدار هێزێکی نیشتیمانی پێشمەرگەی پێویست دروستکەن، لە ئاستی پارەی هاوڵاتی، لە ئاستی مافی هاوڵاتی، لە ئاستی لە هەموو نموزەجێکی وا پیشاندەین کە خەڵک کاڵ نەبێتەوە ئیتیمای نیشتیمانی، خەڵک فرمێسک بڕێژێ بۆ ئەو حکومڕانیی کە نەتیجەی زەختی دەرەوە تێک دەشتێنرێت. باشە باسیەوە کە بەسەن بۆ نمونە پارەی هاوڵاتی و موچەی هاوڵاتیەوە نییە کە بۆ خۆی بێ. ئێستا ئەمڕۆ پێم وایە عالیە نووسەیف پەرلەمانتاری دەوڵەتی یاسایە قسەیشی بڵاوکرێتەوە ئەڵێ کە ساڵی ڕابردوو گۆڕان و بەشێک لە یەکێتی پرۆژەیەکیان هەبووە بۆی کە مەسەلەن هەرێمی سلێمانی جا بکرێتەوە موچە بووجە لە بەغداوە بێ هی سلێمانی، بەڵام عەبادی ئەمەی ڕەت کردوێتەوانێ. تۆ معلوماتی هەیە لەسەر ئەمە کراوە؟ من دەمەوێ ینی چاواشەکاری نەکرێت بەسەر گۆڕان، بچکە گۆڕان هێزێکە هێزێکی نیشتیمانیە، گۆڕان هێزێکە هەمیشە هەوڵی داوە پایەکانی وڵاتی ئێمە لە ڕووی حکومڕانیەوە تا ئێستا گۆڕان بۆ لە دەرەوەی پەرلەمان بۆ پەرلەمان پەشراوە تا ئێستا خۆی شەڕەکەی لەسەر چی بووە لەسەر پۆست بووە لەسەر سەرەکەمینەوەی ئەماگەر چاواشەکاری بێ بۆ چاواشەکارێکە ڕاست بکەیتەوە. ئەمە پەرلەمانتارێکی دەوڵەتی قانونە ئەم قسەیە بەدەمی گۆڕانەوە ئەکا گۆڕان پشڕاستی کاتەوە یان پێی وایە ئەمە چاواشەکاریە. گۆڕان هەمیشە لەگەڵ حکومەتێکی نیشتیمانی بووە، ئەسڵەن لە واقعدا پارتی و یەکێتی ئەم وڵاتیاندا بەش کردووە، هێزیان دابش کردووە، پارەیان دابش کردووە، خاچیان دابش کردووە، سەیتەرەیان دابش کردووە، وڵاتیان دابش کردووە، ئیدعای ئەویان کردووە کە دانەوێ یەک بگرن. ئەوەی کە هاتووە بەشداری حکومت بکە و ئەوەی هاتووە کە قسەی لەگەڵ ئەم لایەنە کردو، قسەی لەگەڵ ئەو کردو چۆن ئێمە هێزێکی نیشتیمانی دروستکەین، چۆن ئێمە ئەم پارەی ئەم داهاتی وڵاتە بێتەوە ناو سندوقەکە ئی هەڵباش. ئێستا جارێکی دیکە سنوورەکانی دوو ئیدارەی تۆخ بووە تەسەورەکەی دوو ئیدارەی دروست بێتەوە. من تەسەورەکەم واقعێکی وایان دروست کردووە کە ئاماژە بۆ ئەوە دەکا، بەڵام من قسە لەسەر گۆڕان و ئەو هێزان دەکەم کە گۆڕان چۆن ڕۆبەڕووی ئەما بێتەوە کە دوو ئیداری دروست نەبێتەوە یان با بڵێن سنوورەکانی جارێکی دیکە ڕنگڕێژ نەکرێتەوە. من پێم وایە ئێستاش گۆڕان هەر هەمان ئەو دەستورەی هەیە کە بە سەرکردایەتی کاک نەوشێروان داڕێژراوە و بیر لە نیشتیمانێک دەکاتەوە کە نیشتیمانی هەمومان بێ، بیر لە مافێک دەکاتەوە کە ئێمە چەندین ساڵ نوێنەرمان هەبوو لە بەغدا نەیانتوان نیوەی ئەم مافانەی کە لە دەستوری عێراقدا ڕنگڕێژ کرابوو بەدی بێنن. ئێمە پێمان وایە ئێستا نەخشەیەکی کرداریمان هەیە دوور لە هاشوهوش و ئەوە نەخشەیەکی کردداری لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان کە دەمانەوێت ئەم هەرێمەی کوردستان ببێتە خاوەنی حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی و ببێتە خاوەنی ئەوەی کە ئامادەکاری بکە بۆ هەڵبژاردنێک کە هەڵبژاردنێکی ڕێگا چۆن نەخەنە بواری عملی ئەو بۆ نمونە دەست دەکەن بە کۆبوونەوەات لەگەڵ یەکێتی و پارتی و لایەنەکانی دیکەیە، یعنی ئێستا دۆخەکە خۆ دەزانی پەرلەمان لە مانگی یانزای تر تەواو کۆتایەتی وایە، ینی چۆن دەستی بە ئەمە ئاکەن؟ هیچ گفتوگویەکتان کردووە؟ ئێستا دەستی پێ کردووە. ئێستا ئێمە ینی دەستی پێ کردو بۆ ئەو نەخشە ڕێگایی کە گۆڕان لە بەرنمەیەتی لەگەڵ کۆمەڵ لەگەڵ ڕوتەکانی تر لەگەڵ کەسایەتیەکان لەگەڵ بەشێک لە یەکێتی تر بەرەبەر هەموو لایەنە سیاسەکان پێم وایە نەتیجەی پێویستی قۆناغەکە دەکەونە ناو چارچیوەی کە گۆڕان وەکو هێزێکی بەرپرسیار لە نیشتیمانەکەی مەبەستێتی نەخشە ڕێگایەک دابنێ بتوانین هەستینەوە لەم قۆناغا لەو شکستی کە ڕوبەڕووی میلەتەکەمان بوو. باشە سەبارەت بە پەرلەمان ئێوە تەمەنەوە حکومەت داوای حکوومەتی ڕزگاری نیشتیمانی و ڕاگوزەرەکەن ئەی پەرلەمان ینی ڕەتیان چێ لەسەر پەرلەمان دەتانەوێت چی لێ بکرێ؟ ئێمە ئەگەر هەموو لایەنێک ڕێککەون هیچ کێشەی پەرلەمان نامێنێ، هەموو ڕێککەون لەسەر حکوومەتی نیشتیمانی بڕیار بدەین ئێمە هەڵبژاردن دەکەین، هەمومان ئامادە دەکەین ئامادەکاریەکان لە پرۆژەیەکی حکوومەتی نیشتیمانی لەم ماوەیە کە هەمومان متفقین ئیشی بۆ دەکەین تا هەڵبژاردنەکە پەرلەمانیش نوێ هەڵبژێری.
پەرلەمان ینی درێژ بکرێتەوە ماوەکە لەگەڵ ئەوە نین پەرلەمان ئەمە لەگەڵ ئەوەین حکوومەتی ئینقازی وەتەنی دروستکرێت حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بە مانای بەشداری سەرجەم لایەنە سیاسەکانی خاوەنی پرۆژەیەکی ئینتیقالی دەبن بۆ چارەسەرکردنی کێشەکانی اقتصادی سیاسی چەکداری ینی ئەو ماوەی کە دانرێت بۆ نمونە 6 مانگدانن گریمان ئەو ماوەیە پەرلەمان نەمێنێت ینی نەژمێنێت هیچ کاریگەری نابێت لەسەر وەزەی کوردستان چکام حکوومەت کاتیە حکوومەتی بەدیلی هەڵبژاردن نییە لە ڕووی قانونی و ئەکرێت کە مەسەڵەن تۆ مەسەڵەن سەرۆکی و پەرلەمانیشی و پەرلەمانتاریش بووی دەکرێت مەسەڵەن پەرلەمان نەمێنێت لە ڕووی قانونیەوە هەزانین چێ خۆ هەموو شتێک ئەی دەکرێت پەرلەمان خۆی ئیرادەی خۆی درێژکاتەوە یعنی خۆی خەڵک متمانەی بە پەرلەمانداوە بۆ 4 ساڵ بۆ 4 ساڵ متمان لەوە زیاتر دیاریکراوە لە 6 11 کۆتایی پێدێ درێژە بە دانیشتنی پەرلەمان بدرێت تا هەڵبژاردننی داهاتوو مەسەن ئەمە ناکرێت لە عێراق کراوە بەڕووی قانونی ناکرێت بەڕووی ئیرادەی خەڵکی کوردستان لەوەی کە خۆی درێژکاتەوە ناکرێت بەوە دەکرێت ئێمە پێمان وایە حکوومەتێک هەیە کە حکوومەتێکی کاتیە ئامادەکاری دەکات بۆ هەڵبژاردن ئەو حکوومەتە بۆ نمونە ئێمە ئێستا دەمانێت گفتوگۆ بکەین لە ئاستی عێراق لە ئاستی ناوخۆ ئەگەر دەستگایەکی نیشتیمانی ئەگەر ئەنجومەنێکی نیشتیمانی نەبێ بۆ گفتوگۆکردن یعنی جارێککە حیزبەکان دەچن سات و سەودا دەکەنەوە ئەنی چێ دەچێت چێ نوێنێ باشە پرۆژەی گۆڕان چییە بۆ ئەو ناوچانەیە خۆ دەڵێت لە 150 نزیکەی باشووری کوردستان ئێستا لە دەست هێزی پێشمەرگە و حکوومەتان نەماوە حکوومەتی کوردیە پرۆژەی گۆڕان چیە بۆ ئەو ناوچانە بۆ شنگال بۆ مەخمور بۆ کەرکوب بۆ خانەقین بۆ ئەو ئەتانەوێت چیتیا بکرێ ینی چۆن مەسەرەن لەگەڵ ئەمەیە مامەڵاکەن ئێمە پێمان وایە ئەو ناوچانە ناوچەی کوردستانین ئێمە بە تێگەیشتمان لە ئاستی دەولی یعنی لە تێگەیشتن لە کاریگەری دەوڵەتان لەسەر ڕووداوەکانی کوردستان و عێراق و ناوچەکە دەبێت ئەم تێگەیشتن هەبێ بۆ ئەوەی تۆ بەرنمەیەک دانێنی کە بەرنمەی سیاستێک بێ کە تووشی ماڵوێرانی مامکە ئێمە پێمان وایە دەستوری عێراق بە پێداگرتن لە جێبەجێکردنی و بە زەختی بە یەکگرتووی بڵین هێزە سیاسەکانی خۆمان و هاوڵاتیانی خۆمان دەتوانین ئەم ناوچانە بینەوە بە کوردستان بیشینەوە ژێر دەستی کوردستان کە ئێستا لە ژێر دەستمان نماوە باشە کاتی خۆی گۆڕان ڕێیوا بوو کە گشتپرسی لەم ناوچانەیە بکرێ تەنانەت کات نەوشیرۆنێکێک لە ئەڵسوڕانی گۆڕانیش لە ماوەیان نووسی بووی کە هەندێک با بڵین پرۆژێژی هەبوو کە هەندێک لەسەر سنووری باشووری کوردستان خان و دروست بکرێت مجەمەعات بکرێتەوە ئەوانە ئێستا دۆخەکە وای لێ هاتووە پرسیارەکەوەیە مەسەرەن گۆڕان لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی و سوپای عێراقیە لەو ناوچانە مامەڵە ئاکات ئەزانی ئێمە هەموو لایەک پێمان وایە ئێستا دەستورەکەی مادەی 100 جێبەجێ نەکراوە مادەی 140 و دەستورەکە مافی کوردی داوە لەوە کە ڕاپرسی بکە لەو شوێنانە یعنی ئەمە تەسەورەکەی جێبەجێ بکرێەوە لە 2000 کورد کۆتایی ینی ئێستا یەکێک لە دەردەکانی کورد چییە یعنی قەت عاملی خارجی نابێتە تێشکانی تو ئەوەندەی کە خۆت لە ئاستی نیشتیمانی و لە ناو خۆت چەند یەکگرتووی چەند یەکریزی دەپارێزی ئەم یەکریزی چۆن دەپارێزرێ ئەم یەکریزی بۆ دەپارێزی تۆ پرانسیپە نیشتیمانەکان و بەرژەوەندی گشتیەکانت بخەیتە سەر بەرژەوەندی تایبەتەکان ئێستا ئەم حکوومەتەی کە ڕزگاری نیشتیمانی دروست دەبێ بۆ ئەوی ئینقازی ئەو بەرژەوەندی گشتیانە بکە کە ئێستا لە دەست دراوە باش ئێستا پرۆژەی گۆڕانمان مەسەرەن نەخشەڕێگای گۆڕانمان زانی بۆ هەرێمی کوردستان بۆ ئیدارەی هەرێمی کوردستان بەس نەخشەڕێگای گۆڕانمان نەزانی بۆ ئەو ناوچانەی دەرەوەی کە مەسەن کە ناوچەی جێناکۆکە ئێستا کە سوپای عێراق و باڵێن حەشدی شابی کۆنتترۆلی کردووە بەسەن بەتابەتی کەرکک و خورمات و ئەوانە مەسەن پرۆژەتان چییە بۆ ئەوە ئەمە زانی چ ئەمە ئێستا کاتی ئێمە قسە لەسەر وەزئی ئێستای پاشەگەردانی ئێستا دەکەین ئێمە کاتی پرۆژەمان هەبوو بۆ نمونە باوەڕمانەوە بوو کە دەبێت یاسایە کە بێت بۆ مافی پێکاتەکان لەو ناوچانە بۆی خەڵکی پێکاتەکانی تر لەژێر ئەوە دەرچووە کوردی دەرچوو ئێستا ئێمە پێمان وایە دەکرێت دەستگایەکی نیشتیمانی لە کوردستان دروست بکرێت لەگەڵ ئەم حکوومەتی ئینقازی نیشتیمانیە بۆ ئەوەی پێداگری بکە لەسەر مافەکانی کورد لە دەستوری عێراقی کە ناوچە کێشە لە سەرەکان ناوچەی کوردستانی نە من پێم وایە ئەم دۆخەی ئێستای کە ڕوبەڕووی ناوچە کێشە لە سەرەکان بۆ تۆ موقەت باشێ ئەی سەبارەت ینی سەبارەت بە باڵێن بەیاننامەکەی ئەمریکاکە باسی ئەو دۆخی ئێستای کردووە و ئەمە موقەتە با بڕوای تۆ کاتە دەگەڕێنەوە ژێر دەسەڵاتی کوردستان
ئێستا ئێمە هەر بمانەوە گفتوگۆ بکەین کە هەموو لایەنەکان داوا دەکەن و بە لایەنی نێودەوڵەتیش داوا دەکە و ئەو بەیاننامەی ئەمریکاش داوا دەکە گفتوگۆ لەسەر چی دەکەیت لەسەر مافەکانی کورد دەکەیت لە ئاستی عێراقا لە هاوبەشێتی لە عێراقا لەسەر مادەی 140 دەکەیت تۆ بە جێبەجێکردنی مادەی 140 دەتوانی هەنگاوی گەورە بینەی بۆ جێڕانەوەی ئەو ناوچە کێشە لەسەرانەی کە ئێستا دەستی بەسەرداگیرەوە باش کەواتە ئەساوی ئەمریکا ئاڵێت داوای با بڵێن نەوعانما ئیدارەیەکی هاوبەشەکە چکە دەڵێ ئەو ناوچانە ناوچەی جێناکۆکم پێویستی بە ئیدارەدانی سەربازی و سیاسی با بڵێن حکومڕانی هاوبەشەیە کورد بوو ئەمە مەسەرەن ئێوە پێتان وایە دەبێت چی بکات چۆن بچێتەوە مەسەرەن لەگەڵ بەغدا چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە ئەم ئیدارەی هاوبەشەی کە باز دەکرێت دابڕاو نییە لە پێداگیری کورد لە جێبەجێکردنی مادە دەستوریەکانی کە پەیوەندی مەمافەکانی ئەوە لە ناوچە کێشە لەسەرەکان یعنی ئەمە دەستبەردار بوون نییە لە مادەی 140 تا ئەو قۆناغەت جێبەجێ دەکرێت مادەی 140 جێبەجێ دەکرێت ئەم ئیدارە هاوبەشێ کاتی ڕاپرسی دەکرێت بە پێی مادەی 140 برێن بەو مافانێک کە چەسپێنراوە ئەو ئیدارە هاوبەشە نامێنێت باشە بەڵام حکوومەتی بەغدا بەردەوام مەرجی هەیە مەرجەکان زیاکە دەڵێ بێ هەموو شتێک تەسلیمی ئەوان بکرێتەوە ستا لە فڕۆکەخانە لە سنوورەکان مەسەن لە مۆزوعی نەوت لە پێشمەرگە لە هەموو شتێک یعنی کورد کەواتە دەبێت هیچ بۆ کۆڵێ بەچیەوە ئەچێتە گفتوگۆ کورد بەچی دەچێتە گفتوگۆ ئەگەر کورد یەکگرتوو بێ یەک ڕیز بێ یەک ڕیزمە بەستمان هاوکار بێ لە دروستکردنی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بە کۆکردنەوەی هەموو هێز و تواناکان لە ئیرادەیەکی ئازای یەکگرتووی ماندوونە ناس بۆ گەیشتن بە ئامانجەیەکانی میلەتەکەمان پێم وایە ئەمە گرفتمان نابێ بەم دروستکردنی بەو کۆدەنجە بەم خیتابە ئێمە پێداگری لە مافە دەستوریەکانی میلەتی کورد دەکەن یعنی مافە دەستوریەکانی گەلی کورد کە لە چەسپیوە کەم نین لە ئاستی عێراقەکە جێبەجێ نەکراون ئێمە پێمان وایە یەکەم هەنگاوی گفتوگۆمان لەسەر چ دەبێت لەسەر ئەم کێشانە دەبێت کە ڕوبڕووی خەڵکی کوردستان دەبێتەوە لە هەڵوێستی ئەمریکا ڕازین لەم دۆخەیە بە تایبەتی ئێمە پێمان وایە باشترین بژاردە بۆ هێزە سیاسیەکان ڕێخستنەوەی ناوماڵی خۆیانە بە ڕۆحێکی نیشتیمانی و دانانە بە شکستی خۆیان و بەجێهێشتنی هەڵگرتنی بەرپرسیارەت بۆ ئەوەی کە بەرپرسیارەت دیار بوو لە شکستی میلەتێک تۆ دەبێت ئەم دەسەڵاتە جێبێ لێ بیدەیتە نەوەیەک کە دەتوانێت درێژە بە سیاستێک بدا بە بەرنامەیەک بدا کە مافەکانی گەلی کورد بەدەستبێنێ هەڵوێستی ئەمریکا ئێوە هەڵوێستی ئەمریکا ینی بەدڵتان ئەمەی کێسا هەیەی بەرامبەر بە ئێمە پێمان وایە ئەمریکا بەرژەوەندی هەیە مەساڵە هەیە لە ناوچەکە ئێمە دەبێت کارێک بکەین ینی جارێ یەکەمین جار خۆمان پەرۆشی مافەکانی خۆمان بین لە ئاستی باش ئەوە خۆمان باسمان کرد بەس ئەمەی کێستا ئەمریکا بەرامبەر بە کورد بەرامبەر بە پێشمەرگە بەرامبەر بە دەسەڵاتی کوردی ئەم هەڵوێستەی هەیە ئەمریکا چی بکە نازانم مەسەن ئەم هەڵوێستە بەدڵی ئێوەیە ینی پێتان وایە هەڵوێستێکی گونجاوە ئێمە پەیوەنددار نین ئێمە پێمان وایە ئەمریکا رووسیا هەر وڵاتێک فەڕەنسا ئەمانە 26 ساڵە هاوپەیمانیان هەیە لەگەڵ خەڵکی کوردستان هاوپەیمانی بە مەفهومی شەڕەکە دەڵێم لە دژی تیرۆر و کوردە پارێزن و هاوکاری کوردیان کردووە و ئامۆژگاری کوردیان کردووە کە لەوەی کارێک نەکا ئەوەی هەیەی لە دەستی بدا یعنی ئێمە کاتێ ئێمە بژاردەیت کەمان لە بەردەستایە پێویستە گوێ لە دۆستەکانمان بگرن کە هاوکار بوونە لە بەڕێوەبردنی وڵاتەکە و پشتیوانیکردنی ئێمە بە ئەمریکاش باش مەسەن هەڵوێستی گۆڕان چییە سەبارەت بەوەی کە باس لە بەشداریکردنی ئێران نەکرێت لە مۆزوعی گرتنەوەی کەرکووک و کۆنتترۆلکردنی با بڵێن ئەگەر بە معنا کوردەکەی بڵێن هەندێک جارەوەترێت داگیرکردنی بۆ نمونە وەکو گۆڕانیەوە پێتان وایە کە ئەمەی ئێران وەکو هەندێک گەڵێن پاڵپشتی بووە بۆ حکوومەتی عێراق و دژایەتی کورد بووە یاخود چی بووە ئینسان ئەگە بێوێ خوێندنەوەیکی واقعی هەبێ ئێران تورکیا ئەم وڵاتانە لە هەموو ناچەکە دەستێوەردانیان هەیە ئەمە چی ڕێ لەم دەستێوەردانە دەگرین ئەمە ئەم میلەتەکە خۆیەتی دامەزراوەکانی ئەم وڵاتە خۆیەتی کە یەکگرتوون کە حیزبینین کە سیاسینین کاتێ تۆ وڵاتەکەت یەکگرتوون نییە حزب بە پێی بەرژەوەندی خۆی تەعامل دەکات لەگەڵ دەرەوە لەگەڵ ناوەوە لەگەڵ وڵاتە ئەقلیمیەکان ئەو کاتە دەستێوەردان ئاسانتر دەبێت لە وڵاتی ئێمەدا ئێمە پێمان وایە باشترین ڕێگا ئەو ڕێگایەیە کە ڕێدەگرێت لەوەی کە حزب حکومڕان بێ لە کوردستاندا بەڵێ زۆر سپاس بەڕێز کاردۆ محەممەد هەڵسوڕایی بسوتنەوەی گۆڕان سپاس بۆ هۆشداریکردن سپاس بۆش بەرەزان سپاس بۆ هاوکاران سپاس بۆ تێچێنەکانتان تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان سپێرم شاد و کامەران بن